بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست زیاتر لە 7 مانگان دامانی پەرلەمانی کوردستان سوێندی یاسایان خواردووە بەڵام تاوکو ئێستا دانیشتنێک لەبارەی پرسی موچە و نادیاری داهاتینەوت لە پەرلەمانی کوردستان ئەنجام نەدراوە و پەرلەمانی کوردستان تاوکو ئێستا بەدوایەچوونی جدی بۆ مەسەلەی موچەی فەرمانبەران و دۆسیەی نەوت نەکردووە. ئەم شەو بە میوانداری بەڕێز دکتۆر کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین لەسەر هەوڵی چەند پەرلەمانتارێک لە بەغدا سەبارەت بە مەسەلەی موچە و نەوت دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. پابەند نەبوونی هەرێمی کوردستان بە یاسای بودجەی عێراق و ڕادەست نەکردنی ئەو 250,000 بەرمیلە نەوتەی کە بەپێی یاساکە لەسەر هەرێم کراوەتە مەرج خەریکە گرفت بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە دروست بکات. بە شێوەیەک ئێستا دەنجی ناڕەزایی پەرلەمانتارانی عێراق ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. الفصل التشريعي الأول خير ما نفتتح به الجلسة بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە لێژنەی دارایی ئەو مەترسیان بە حکوومەتی هەرێم گەیاندووە بەڵام تا ئێستا هەرێم هیچ کاردانەوێکی ئەرێنی نەبووە. وەم بابەتە ئەبێتە هۆکاری بوونی دڵنیایی لە نێوان هەردوو حکوومەتە حکوومەتی عێراق و حکوومەتی هەولێر و ئێمە مامەڕە لەگەڵ ئەم دۆسیەکەین بە وردبینێکی تەواوەوە بۆ لە سۆنگی بەرپرسیارەتیەوە داوا لە هەردوو حکوومەت دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە بە خێرایی هەوڵەکانیان بخەنە گەڕ بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە و بۆی بگەنە ڕێکەوتن و هەردوو لە پابەت من پێیەوە لەبەرەوەی زەرمەندی سەرەکی لەم نێوانەدا تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی عێراقن بۆ بۆیە داوا لە هەردوو لاکەین کە ئاسانکاری لە بابەتەکاندا بکەن واروها بۆ چوونەکانیان ئاڕاستی دادگای فیدراڵی بکەن و بڕیارەکەی دادگای فیدراڵی کۆتایی هێنێ بم پێشە و هەردوو لا پابەندەکە بە بڕیارەکانی خۆیەوە و ئەم بڕیارە کۆتایی هێنێ بۆ کێشی کە لە نێوان هەردوو حکوومەتدا هەیە و لە 2012 دەستی پێکردو تا ئێستاکەش بەردەوام. ئەمڕۆ دوێنێ شەوێ 150 ئەندام پەرلەمان کۆبۆتەوە کوتلێکی معارەزە دروست دەکەن بۆ ڕوخاندنی حکوومەتەکەی عادلە بمادی. بەپێی یاسای بودجەی 2019 عێراق ئەگەر هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی عێراق نەکات بەغدا بۆی هەیە بەشە بودجەی هەرێم نەنێرێت بەڵام ناتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێم ببڕێت. لەناو یاسای بودجە بڕگەیەک دانراوە مادەی وا دانراوە کە ئەگەر هاتوو هەرێمی کوردستان پابەند نەبوو بە تەسلیمکردنی واریداتی 250,000 بەرمیلی نەوتی ڕۆژانە ئەوە حکوومەتی ناوەندیش بە هەمان شێوە پابەند نییە بە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان کەواتە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان دەوێت بەشە بودجەی خۆی وەربگرێت لە حکوومەتی ناوەندی دەبێت بەشەکەی خۆی جێبەجێ بکە کە بریتیە لە تەسلیمکردنی داهاتی 250,000 بەرمیل ڕۆژانە. بەهۆی لەرزۆکبوونی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ڕەنگە ئەم جارە هەرێم بەرگەی بڕینی بەشە بودجەکەی لەلایەن بەغداوە نەگرێت ئابووریەکەی زیاتر بەرەو داتەپین بچێت. لەناو یاساکەدا هەیە ئەگەرچی عێراق لە زۆربەی ئەو بڕگە و یاسایانە زۆر جار پابەند نەبووە لە واری جێبەجێکردندا ڕاستە لە بواری یاساییەوە بڕیاری لەسەر دراوەتە دەنگدان بەڵام لە بواری جێبەجێکردن کاری لەسەر ناکەن بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان ناچارین حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکە دەبێت پابەندی پێوە چونکە دەبێت پلانی استراتیژی هەبی بۆ بدور مەودوع هەر لەم ساڵدا بە هەمان شێوە کارگەری لە سەرژانی خەڵک دەبێت ڕەنگە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە بواری ئابووری و ژیانی خەڵک بەرەو خراپتر بڕوە و ڕەنگە قەیرانی زیاتر و گەورەتری دوای دابێ وەکو قەیرانی سیاسی لە داهاتوودا کە هەبووە و گەورەتر دەبێت خۆپشاندان کێشە گەورەتر دروست دەبێت خەڵک برسی دەبێت لە دوای برسیبوون بێگومان قوارەی سیاسی هەرێمی کوردستان کۆتایی دێوکاتە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی ئابووری کوردستان ئایندەی کوردستان دەبێت پابەندی پێ و ئەو ساڵ بۆ ساڵانی داهاتوو دەبێت لە ڕووی سیاسیەوە کۆبنەوەی دیکە بکەن یا با بڵێن ڕێکەوتنامەی دیکە بکەن بۆ ئەوی هەردوو لا بێک و پابەند من نەک لایەک پابەند و لایەکەتی پابەند نەبی دواتر لە ئەگەری هەر لایەک پابەند نەبوو ئەو ڕێکەوتنیا ئەو یاسایە کە هەیە تێدا هەڵوەشێتەوە. ئەگەر جارێکتر حکوومەتی عێراق هەڕەشەکانی لەسەر بڕینی بەشە بودجەی هەرێم بکاتە جدی کێشەی گەورە بۆ کابینەی تازەی هەرێم دروست دەبێت و هاوڵاتیان دیسان تاڵی قەیرانی دارایی دەچێژن و دەستپێکی کاری حکوومەتی تازەی هەرێم بە قەیران دەست پێ دەکات بۆیە دەبێت سەرۆک وەزیرانی تازەی هەرێم ئەو لێوێتی کارکردنی چارەسەرکردنی کێشەی بودجەی هەرێم بێتن بۆ ئەوەی ئەو تونێلە ڕەشەی کە لە بەردەمیدایە ڕۆشنی بکاتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.
جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆر بە خێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەینەوە کاری چێک تاوکو ئێستا پەرلەمانی کوردستان هیچ دانیشتێکی لەبارەی موچەوە مەسەلەی دۆسینەوت ئەنجام نەداوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابتان، ڕێز و سڵام بۆ بینەری کەناڵەکەتان. لە ڕاستیە پەرلەمانی کوردستان ئەو ئەرکەی کە هەیەی ئەوەندەی من تێبینیم کردووە یان ئەوەندەی لە ناو دۆخەکەیان تا ئێستا بە باشی ڕاینەپەڕاندنەوە. پەرلەمانی کوردستان دەبایە هەر لە سەرتاوە خەریکی کێشەی خەڵک بێ، خەریکی کێشەی هاوڵاتیان بێ، خەریکی ئەو کێشە کەڵەکە بوانە بێ کە 2 ساڵی پەک کەوتووی پەرلەمان بۆ ئەم خولەی جێهێشتەوە، خەریکی ئەو کێشانە بێت لە خولی پێشوە پەرلەمانی پێش و بۆ کابینەی پێش و بەسەر هاوڵاتیانە جێهێش بۆ ئەم خولە هەل لە کێشەی وەستانی خزمەتگوزاریەکان و کێشەی وەستانی سلفەی یان پێشینەی هاوسەرگیری و پێشینەی عقار و پێشینەی خانوبەرەوە، هەل لە بابەتی پیاشەکەوتی موچە و هەل لە بابەتی خراپی خزمەتگوزارەکانی کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە و کەرتی خزمەتگوزارەکانی شارەوانی و ڕێگاوبان و وەستانی پرۆژە استراتیژیەکان و هەتا دوایی. ئەمانە کۆمەڵێک کێشە بوون کە هەم خولی پێشووی پەرلەمان هەمیش کابینەی پێش و هی حکوومەتی یاریمی کوردستان بۆ هاوڵاتیانی جێهێشت بوو و بەسەر ئەم خولەی پەرلەمانە بەجێهێشت بوو. ئەبوایە هەر لە سەرەتاوە پەرلەمان لە ئاست ئەو بەرپرسیارەتی بەس بە دیاریکراوی پەرلەمان لەماوەی ئەو 7 مانگی تقریبا 7 مانگ زیاترە ئەندامانی پەرلەمان سوێندی یاسایان خواردووە. چی کردووە لەو زۆر بە دیاریکراوی مانگە ئەو کارانەی کە چیکردن چەندی لە بەرژەوەندی هاوڵاتی بۆ خەڵک کردووە بە دیاریکراوی؟ زۆر بە دیاریکراوی ماوەی 7 مانگە پەرلەمانی کوردستان خەریکی هەلکردنی کێشەی حیزبەکانە. لە هەموو دنیاە وایە کە ئەبێت پەرلەمان خەریکی هەلکردنی کێشەی هاوڵاتی بێ، حیزبەکان خەریکی هەلکردنی کێشەی هاوڵاتی بن، خەریکی خزمەتکردنی هاوڵاتی بن. بەڵام لە هەرێمی کوردستان بابەتەک عکس بۆتەوە بۆی کە بە خەڵک و بە پەرلەمان و بە هاوڵاتی خەریکی هەلکردنی کێشەی حیزبەکان و هەندێک جار کێشەی حیزبەکانە کە پەرلەمان دەڵێ 7 مانگە خەریکی بووە کە دەیەوێت چارەسەریکە چیە؟ مەسەلەی دۆزینەوەی هەلی کارە بۆ بەرپرسەکان، مەسەلەی دۆزینەوەی پۆستی باڵا و دەستکەوتی مادی و شەخصی و حیزبی بۆ دوو حیزبی دەسەڵات، بۆ کوڕەکانی بنەماڵە، بۆ کەسەکانی بنەماڵە. ئەوە ئێستا ئەگەر بەڕوونی سەیری پەرلەمان بکەی دەبینی کە پەرلەمان خەریکی هەلکردنی ئەو کێشانەیە کە چۆن لە نێوان حیزبەکانە، لە نێوان خێزانەکانە، لە نێوان کوڕ و نەوەی بنەماڵەکانە، لە نێوان کوڕنەوەی بەرپرسەکانە چۆن هەلی کار بدۆزێتەوە، چۆن بیان خاتە سەر پۆستە باڵەکان و دوجار لەوێەوە دەستکەوتی مادی و داهاتی شخصی و حیزبی خۆیانی لێوە کەسب بکەن لە سوچێکی لاپەڕەکەشیانە هاوڵاتی نەنووسراوە. یعنی لە بەرنامەی کارەکەشیانەوە ڕاستی پێتەڵێم، یعنی ئەگەر هاوڵاتی بەدی بکرایە، ئێستا ئێمەش و برایانیشمان لە کۆمەڵی ئیسلامی لە بەرواری 25 و 26 سێە کۆمەڵێک پرۆژەی جوانمان پێشکەش بە پەرلەمان کرد، پێشکەشمان کرد بە دەستەی سەرۆکاتی پەرلەمان. پرۆژەی تیابوو بۆ خوێندکارانی زانکۆپەی مانگەکانی هەرێمی کوردستان، پرۆژەی تیابوو بۆ چۆنێتی گێڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و خانەنشینان و پێشمەرگە، پرۆژەی تیابوو بۆ کۆمەڵێک سێکتەری تر، بۆ پرۆژەی تیابوو بۆ چۆنێتی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە. بەڵام هیچ کام لەو پرۆژانە نەخراونەتە بەر بەرنامەی کاری پەرلەمانەوە تاکە پرۆژەکە خراە بەرنامەی کارەوە مەسەلەی سەرۆکاتی هەرێم بوو. هەر ئەوە نزیکی 7 مانگە پەرلەمانی کوردستان مەشغوڵ کراوە بۆ بابەتەوە. خەریکی یاسایەکەن کە بەو شێوازتیان پڕان کە جەنابیشتان ئاگادارن و زۆرێک لە لایەنە سیاسەکانی دەروی دەسەڵاتیش تێبینی گەورە و زەبەلاحمان هەبوو لەسەر یاساکە، بەڵام بەو شێوازەی تێیان پڕان کە بینیمان. دوجار ئەوەی کە پەرلەمان بەرپرسە لە ئاستیا ئەوەیە کە کێشەی هاوڵاتی هەلکە، بەڵام تا ئەم دقەیەش هیچ کراوە تا حەوت مانگی هیچ کراوە بۆ خەڵکیز نەکراوە تا ئەمڕۆ، تا ئەم دقەیە کە من قسە بۆ جەنابتان بۆ بینەری کەناڵە بەڕێزەکەتانەکەم، یەک پرۆژە بۆ خزمەتی هاوڵاتیان لە ناو پەرلەمانی کوردستانە گفتوگۆی لێ نەکراوە. بەڵێ یعنی و پرۆژانەی کە تەنایەسی سەرۆکاتی لە خەسی لە بەرژەوەندی خەڵک و سیستەمی سیاسی نییە، هاوڵاتی موچەی پێویستە، هاوڵاتی ئێستا لە مانگی 6 موچەی مانگی 3 وەرنەگرتووە. هاوڵاتی بازارەکەی بڕۆ ناو بازار بزانە چ بازارێکی
بێ مردووە چ بازاڕێکی بێ جوڵەیە هاوڵاتی پێویستی بە خزمەت گوزاریە زیاتر لە 4 ساڵە بزانە شەقامێکی باش لە سلێمانی و لە سنووری سلێمانی و لە دەوروبەری دروست کراوە بزانە پرۆژەی استراتیژی لە هەولێر و لە دهۆکە بینی بزانە لە هیچ کام لە شارەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە بە هەڵە بژەشەوە کە تازە بۆ بە پارێزگا پرۆژەیەکی وا ئەبینی کە گەنج دڵی پێخۆشکات و تایە ئەو خەونەی کە هەیەی بیدۆزێتەوە ئەمانە هیچی وجودی نییە پەرلەمانیش لە ئاست ئەم بابەتانە تا ئەم دقەیە بێدەنگە سەرڕایەوەی ئەگەر جوملەکە تەواوکەم سەرڕایەوەی کە زۆرێک لەو لایەنانەی کە ئۆپۆسیۆنین و ڕامانگەیاندووە کە کاری ئۆپۆسیۆنیەکەین بەوانشەوە کە لە کردەوەکانیان لە کارەکانیانە ئۆپۆسیۆن بوونی پێوە دیارە نەفەسی ئۆپۆسیۆن بوونی پێوە دیارە بەردەوام وەکۆڵێ دەنوکمان لەسەر دەستەی سەرۆکاتی پەرلەمانە پرۆژەیان پێشکەشەکەین یا داشتیان پێشکەشەکەین شتیان پێشکەشەکەین تکایەمانە بخەنە بەرنامەی کارەوە ئێستا بۆ نمونە یعنی هیچ پرۆژێکی تێدا بوون لەسەر مەسەلەی موچە ئێوە هەموو ڕێکارێکی یاسایی تەنوەکو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات گرت پێێتە بەر بەڵام سەرۆکاتی پەرلەمان نەیخاتە بەرنامەی کارەوە بە دیاریکردەوە سەر مەسەلەی موچەی فەرمانبەرە بەڵێ بە دیاریکراوی دوو هەنگاومان ناوە ئێمە بۆ مەسلەی موچە و پاشەکەوتی موچە یەکێکیان پێشنیازی یاسایەک بوو بۆ یان پرۆژە بڕیارێ بوو بۆ جێڕان میکانیزمێک بۆ جێڕانەوەی پاشەکەوتە کەڵەکەبۆکان بۆ فەرمانبەران و پێشمەرگە و خانەنشینان کە لێەوە بتوانن یعنی کاتی خۆی پرۆژەکەمان بە تەفسیلی باس کردووە ئیمزای پێویستمان بۆ پێشکەشکردن کۆکردەوە بە ڕسمی پێشکەشمان کرد و ئێستا لە لای دەستەی سەرۆکایەتیەوە بەڵام بدرای نایەتەوە ئەوە یەکێ بوو لە پرۆژەکان کە میکانیزمی زۆر باش و گونجاوی تیا بوو لە ڕووی ئابووریشەوە پەسەند کرابوو کە چۆن ئەو پاشەکەوتە کەڵەکە بووە بۆ موچەخۆران و ئەو چین و توێژانە بگەڕێتەوە بەڵام تا ئێستاش لەلایەن پەرلەمانەوە پشتگوێ خراوە و هەروایە داشتێکیشمان پێشکەش کردووە کە وەکو بابەتێکی گرنگ و ئانی لەسەر چی یاداشتەکە دووبارە لەسەر ئەوەی کە ئەو موچانە بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە لەلایەک تیشەوە بۆچی ئێستا ئێمە لە مانگی شەشاین و موچەی مانگی سەی زۆرێک لە وەزارەت و دەستە و زۆر باش چین و توێژەکان باشە دوای دێن سەر مەسەلەی داهات بەس ئەوە ڕەخنەتە بوو لە پەرلەمانە دەستەی سەرۆکایەتیش ینی ئێوە وەکو لایەنەکانی مەسەلەن دەرەوە یەکێتی و پارتی و لایەنەش کە بەشدارین لە حکوومەت ینی پێت تەنوارکی خۆتان جێبەجێ کردووە بۆ نمونە ئەو کارانەی کە پەرلەمانتار دەوێت بیکە بۆ خەڵک ئەوەتان کردووە بۆ ئەو ڕێکارانی کە پەرلەمانتار و فراکسیۆنەکانە بێ بیگرنە بەر بۆ ئەوەی بۆ نەکێشەیەکی هاوڵاتی بگەێنن بە پەرلەمان و لەوێ قسەی لەسەر بکرێ و چارەسەری پێویستی بۆ بدۆزێتەوە ئەوەیە کە تۆ بۆ منە پێشوازی لە چین و توێژاناکەی کە کێشیان هەیە ئەومان کردووە کە خۆپشاندانێکە بێت چوینەتە خزمەتیان چوینەتە ناویان یاداشتەکانمان وەرگرتووە و دوجار هێناومانەیان ئەوە تاوەکو جۆرێک لە یادداشت پێشکەش بە پەرلەمانمان کردووە یانیش وەکو لە چوارچەوەی پێشنیازی یاسایەکەیان پرۆژە بڕیارێکە پێشکەشمان کردووە بە پەرلەمان و ڕێکارە یاسایەکان و ئیمزای پێویست کە زیاتر لە 10 پەرلەمانتاری پێویستە ئیمزای بکە هەمووی کۆکراوەتەوە ئەوانە پێشکەش بە پەرلەمان کراوەکو باسم کرد لە 26 سەیە پرۆژەکانی ئێمەش و لایەنەکانی تیژۆک و کۆمەڵی ئیسلامی و تەنانەت فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش پێشکەشمان کردووە دەمابێ هەندێک فراکسیۆنی تریش پرۆژیان پێشکەش کردووە بەڵام ئەوەی کە سەیرە ئەوەیە تاکە پرۆژە کە ئێستا لە ناو پەرلەمانە خوێندنەوەی بۆ کراوە و دەرچوێنراوە و کاری پێکراوە بریتبووە لە پرۆژەی سەرۆکاتی هەرێم کە ئەم پرۆژەیە ڕاستەوخۆ پەیوەندی نییە بە ژیانی خەڵکەوە یعنی هەر بەڕاستی پێتەڵم نزیکەی 2 ساڵ هەرێمی کوردستان بێسەرۆکە هاوڵاتی چی لە مۆزاکەی گۆڕاوە یان با بڵێنەوە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە بۆ شێوازەی کە کۆمەڵە تێبینیمان هەبوو لەسەری با بزانین چی لە موچە گۆڕاوە هەبوون نەبوونی سەرۆک و یەکە لە کوردستان بڵێنەوە سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێرە ئایا لەگەڵ هەڵبژاردننی ئەوە دوو موچە درا بە موچە خۆران ئایا لەگەڵ هەڵبژاردننی ئەوە لە هەر پارێزگای سەرۆکی هەرێمە مەسەلەن لەگەڵ هەڵبژاردننی ئەو موچە سەرۆکی هەرێم بەپێی ئەو سەرۆکی هەرێم بەپێی ئەو یاسایی کە خۆیان دەریان چواندەوە دەنگیان پێداوە سەرۆکی باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردنە کاتە دەسەڵاتی ئەوە توانێت بەو شێوازە ئەو کێشانە هەلبکە کە ئێستا هاوڵاتیان هەیەی یعنی خۆشتەکە هەر لە موچەیە بچووک ناکرێتەوە ینی ئێستا پێشتر یانوت ئەگەر موچەی موچەخۆران و خانەنشین و پێشمەرگە چاک بکرێ و کاتە بازاڕە بژێتەوە بەڵام دەرکە و موچەکەش چاکرا
بەڵام بازار نەبوژاوەتەوە نەخێر چونکە پەیوەندی نییە بە ڕاستە خۆ تەنها موچە ئێستاش خەڵک لە پارەکەی گیرفانی خۆی ترسێ یعنی تۆ ملاحەزە بکە لە عێراق سەرباری ئەو هەموو تێبینەی کە بە حساب سەرکردایەتی کورد هەیەە لە حکومڕانی عێراقوانە بەڵام موچە وەکو خۆی و لە کاتی خۆیان بە مەزبوطیە درێ بە موچە خۆران وە پرۆژەش ئەنجامەدرێ ئەمە واکە کە خەڵک لەو پارەی گیرفانی خۆی نەترسێ چونکە ئەزانێت کە مانگی داهاتوو موچەیەکی تر وەرەگرێ بەڵام کە تۆ لە هەرێمی کوردستانە بە ناوی ئابووری سربەخۆوە هاتووی موچە خۆرانت پاشەکەوت کردو و دواخستەوە و هەندێکیانە هەر نەداوە و گیرفانی فەرمانبەرانت بەتاڵ کردوتەوە باوەڕم پێ بکە جۆرێکە لە دزی یعنی ببورن بۆ ئەم کەلیمێ بەڵام حقیقەت وایە یعنی ئێستا بۆ نمونە ئەو قەڵەمی دەست جەنابەتی جەنابتە ئەگەر من بەبێ ڕەزامەندی خۆت لێت وەرگرم مانای وایە من دزیم لە جەنابەت کردووە یعنی ئەمە خۆ واضحە یعنی هاوڵاتی پاشەکەوت نەبە پاشەکەوتە بۆ شەرعاندنی ئەو کارە قێزەونەیە کە کابینەی پێشووی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی ئەگی ناخۆی دزی بوو لە موچەیە دزی چی ینی تۆ بە ناحەق ماڵی کەسێک ببەی خۆ شەرعی شەر ئەو حاڵێ ینی تۆ بە ناحەق ماڵی کەسێک بخۆی بریتە لە دزی ئێجافەرکی چیە و هاوڵاتیە کوا کام یەک فەرمانبەری هەرێمی کوردستان بابێن لەسەر تەلەڤیزیۆن بڵێ من ڕازی بووم لەوەی کە موچەکەم پاشەکەوت کرا تەنها یەک فەرمانبەر بهێنرێتە سەر تەلەڤیزیۆن پێش ئەوەی کە ئەو موچەیە پاشەکەوت کرایە تەنها یەک فەرمانبەر یان ئیمزای چەند فەرمانبەرێکیان بێنە بیان تا ئەم فەرمانبەرانە ڕازین ئەم خانەنشینانە ئەم پێشمەرگانە ڕازین کە موچەکانیان پاشەکەوت بکەین لە کاتێکا تۆ هاوڵاتەکانت ڕازی نییە کە موچەکەی پاشەکەوت بکرێ ئێکە توی بە زۆر ئەم پارەی لە گیرفانی هاوڵاتەکان تەبێ معنەوە زیت لە هاوڵاتەکانی خۆشت زۆر باش بەس ئەوەی کە موچەی کە لە بەغدادەوە دێت بۆ نمونە عێراق دڵێ 5 موچیان نردووە بورێرە سپەی یاخود دووسپەش شەشەمین موچە بکات لێرە ئێمە 2 موچە دابش کراوە لە 2019 ئێستا مانگی سێش هەندێک وەزارەت دابش کراوە یعنی بە دیاری کراوی لای ئێوە ڕوون بۆ تۆ بەداچوونتان بۆ کردووە موچێ چی لێ هاتووە هەندێک داتا بۆ کەناڵەکەی جەنابتانە خەمەڕۆ یعنی بەپێی لەوێەوە دەست پێکەم کۆتا راپۆرتی کۆمپانیای دیلۆتی بەریتانی کە باسی فرۆشی نەوتەکە باسیەوەی کردووە کە لە 3 مانگی کۆتایی ساڵی 2010 ینی مانگی 11 و 12 هەرێمی کوردستان بە بڕی زیاتر لە 2 میلیارد دلار نەوتی فرۆشتووە کاتە داهاتی هەرێمی کوردستان 2 میلیارد و 200 میلیۆن دلار بووە تەنها لە 3 مانگی کۆتایی ساڵی 2010 واتە بۆ هەر مانگێک زیاتر لە 700 میلیۆن دلار داهاتی هەرێمی کوردستان بووە تەنها لە فرۆشی نەوتە ئەمە 700 میلیۆن دلار ئەمە یەک دووەم داهاتی ناخۆی هەرێمی کوردستان ئەوەی کە لە باج و گومرگ و ئەوەی کە لە خاڵە سنوورەکان و لە ئەو بابەتانی کە لە هاوڵاتیان کۆکرێتەوە و لەوانەشەوە کە لە داهاتی دایرەی مرور و دایرەی باج و ئەوانە فەرمانگەی باج و زەریبە ئەوانە هەمووی کۆکرەوە نزیکی 200 بۆ 250 میلیۆن دلار داهاتی هەرێمی کوردستانە لە مانگێکە کاتە لەوێ 700 میلیۆن دلارت هەبووە لێرە 200 بۆ 250 میلیۆن دلاری تر ئەوە کاتە نزیکی 950 میلیۆن دلار لە مانگێکە زائیدەن لە سەرەتای ساڵی 2019ەوە هەموو مانگێک زیاتر لە 450 میلیارد دینار لە بەغداوە بودجە هاتووە بۆ هەرێمی کوردستان کە نزیکی 400 میلیۆن دلارەکە کاتە 950 میلیۆن دلار زائیدەن 400 میلیۆن دلار کاتە 1350 میلیۆن دلار یعنی بورە ملیارێک و 350 میلیۆن دلار کاتە هەموو مانگێک هەرێمی کوردستان داهاتەکەی نزیکەی ملیارێک و 350 میلیۆن دلار بووە بەپێی ئەم داتایانەی کە ئێستا هیچ کامیان نکوڵی لە ناکرێت یعنی ئێستا داتی مانگانی هەرێم ئێستا 1 میلیارد و 350 میلیۆن من لە خۆمەوە قسەم نەکردیۆن دلار ئەوەی کە عەرزی جەنابتم کرد هەمووی داتایە یعنی ئەوەی لە بەغداوە هاتوو خۆ ئینکاری لێ ناکرێت کە نزیکی 400 میلیۆن دلارە 450 میلیارد دینار کە نزیکی 400 میلیارد بالضبط کە نزیکی 400 زیاتر لە 400 میلیۆن دلارەکە ئەمە یەک داهاتی فرۆشتنی نەوت کە لە کۆمپانیای دیلۆتی بەریتانی ئەوەی کە راپۆرتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بڵاو کاتەوە بڵاوی کردوەوە کە لە 3 مانگی کۆتایی ساڵی 2010 هەموو مانگێک زیاتر لە 700 میلیۆن دلار داهاتی هەرێمی کوردستان بووە
زائدەن داهاتی ناوخۆ ئەکاتە ملیارێک و زیاتر لە ملیارێک و 350 میلیۆن دلار. دارایی باسی لەو کرد کە موچەی فەرمانبەر 881 میلیارد ئەوەشم حساب کردووە 881 میلیارد دینار ئەکاتە 730 میلیۆن دلار. باشە تۆ ئەگەر ملیارێک و 350 میلیۆن دلار 730 میلیۆن دلاری لێ دەرکەی زیاتر لە 500 میلیۆن دلار باشە چی لە تۆ بەس بۆ تەواوکەم واتە تۆ هەموو مانگێک نزیکەی دوو ئەوەندەی موچە داهاتی هەرێمی کوردستانت هەیە. یعنی بە پێی ئەم داتایانەی کە ئێستا لە بەردەستی هەموو خەڵکی هەرێمی کوردستانی شاوە هەمووی داتا حەقیقیشە ئەوەیە کە هەرێمی کوردستان داهاتەکەی ئێستا هەموو مانگێک نزیکەی دوو ئەوەندەیە کە ئەتوانێ موچەی پێبا. واتە هەرێمی کوردستان داهاتەکەی بای ئەوەندەیە کە لە مانگێکا دوو موچە با بە هاوڵاتیان. ئەمە هەمووی ئەو داتایە کە لە بەردەستای و جەنابی شانتوان دوای تحقیقی لێ بکەن. یعنی ئەوەی بەغدا وازحە و ئەوەی کۆمپانیای دیلۆت تویش وازحە و ئەوەی داهاتی ناخۆی هەرێمی کوردستانیش وازحە. دکتۆر ینی وەزیری دارایی دەیوت تەنە لە داهاتینەوت کە بەڕێز دەڵێ 700 میلیارە ئەوتی مانگانە تەنە 350 میلیاری دێتە وەزارەتی دارایی. ئەمە لە دوایین کۆنگرەی ڕۆژنامەنووسی وەزیری دارایی خۆی وتەنە 350 میلیارد لە داهاتی نەوت بۆ موچە دێت لەگەڵ 35 میلیۆنیش بۆ قەرزی بەڵندەرە. خۆی بابەتەکە ئەوەیە کە لەو 600 میلیۆن دلاری فرۆشی نەوت ئایا چەندی ئەدرێ بە وەزارەتی دارایی. ئەمە قسەکەیە چونکە ئەو پارەیە لە لای وەزارەتی سامانە سروشتەکانە کەواتە ڕاستەوخۆ سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتەکان بەرپرسیارن لەوەی کە ئەم پارەیە کوا ئەنجا لە دوای ئەو وەزارەتی داراییش کە ئەرکی ئەوە بە دوواداچوون بۆ ئەو بابەتانە بکات و دوای ئەوەش بەدڵنیاییەوە پەرلەمانی کوردستان نابێت لەو ڕقەمانە خۆش بێت چونکە ئەمە ینی مڵکی خەڵکە یعنی وەکو بەیتولمان وایە مڵکی هەموو هاوڵاتیانە. کەواتە ئێمە نزیکی مانگێک پێش ئێستا خودی خۆم باسی ئەوم کرد کە بەداخەوە بە نهێنی هەرێمی کوردستان خەریکە لە پارەی هاوڵاتیان و لە پارەی موچەی هاوڵاتیان و لە پارەی گیرفانی هاوڵاتیان قەرزی ئەو کۆمپانیایانە ئەیاتەوە کە لە محکەمەکانی بەریتانیایە پێی دۆڕانەوە. یعنی هەرێمی کوردستان کۆمەڵە کەیسی لە محکەمەکان دۆڕان و کۆمەڵی قەرزی زۆری هێنا سەر هەرێمی کوردستان زیاتر لە 20 میلیارد دلار. باشە ئێستا هاتووە بەژێر بە بێ موافقەتی پەرلەمان بە بێەوەی پەرلەمان ئەگەدار بێت و ڕازی بێت هاتووە لەم پارەیە کە داهاتی خەڵکە کە ئەبێ بدرێ بە خەڵک ئەبێ بدرێ بە کۆمەڵێک پرۆژە بۆ هەڵەبجەی تازە پارێزگای شەهید و بۆ سلێمانی پشتگوێخرا و بۆ هەولێر و بۆ دهۆک و ئەوانە ئەبوایە ئەم پارێ لەو پرۆژانەیە سەرفکرێ بۆی بازار ببوژێتەوە. ئەمە لەلایەک ئەگەر بێڵی وێنەکە تاواکەم بگرە لەلایەکی ترەوە ئەبوایە ئەم پارەیە بۆ گێڕانەوەی پاشەکەوتە کەڵەکە بۆکانی فەرمانبەران تەرخان کرێ. بەڵام حکوومەتی هەرێم هاتووە لە غیابی پەرلەمان و لە غیابی ئەوە نیە لە حکوومەتێکی کاربەڕێکەر و نەبوونی چاودێری ئەوانەیە هاتووە ئەم پارانەی گێڕاوەتەوە بۆ ئەو کۆمپانیایە کە کەیسەکانی پێ دۆڕانون لە محکەمە. کەواتە پارەی گیرفانی هاوڵاتیان جارێکی تر یاری پێکراوەتەوە بۆی کە دراوەتەوە بۆ کۆمپانیانە. لە کاتێکا ملاحەزە گەورەکە ئەوەیە کە هەندێک لەو کۆمپانیانە کە ئێستا حکوومەتی هەرێم کەیسە قانونەکەی پێ دۆڕانون هاتۆ جارێکی تر گرێبەستی لەگەڵ کردوونەتەوە. باش بەبێ ڕەزامەندی پەرلەمان ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی کۆمەڵێک گرفتی گەورن کۆمەڵێک گەندەڵی گەورن کە ئەبێت پەرلەمان حوت مانگە لەسەری بۆستایە بەڵام پەرلەمان ئەو تۆ هیچ بەڵگەیەک لە بەرزێکە دەڵی بۆ قەرز سەرفکراوە چکە وەزیری دارە لە دوایین کۆنگرە ڕۆژنامەوانی وتی بەرەپارەیەکی موچەی فەرمانبەران بۆ قەرزی کۆمپانیەکان سەرف نەکە خۆت بەڵگەت لایە یاخوو بە چ زانیارێک کە بەڕێز دەڵێ مەسەرن ئەو پارەیە بۆ دانەوەی قەرز سەرفکراوە موچەی فەرمانبەران. باش بە پێی قسەی بەرپرسانی کابینەی کاربەڕێکەری حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن هەندێک لە قەرزی کۆمپانیەکان مە قسەی خۆیانە هەندێک لە قەرزی کۆمپانیەکانی نەوتمان گێڕاوەتەوە و دڵنیام لە کەناڵە بەڕێزەکەی جەنابیشتانەوە هەندێک راپۆرت لەسەرەوە بابەتە ڕۆشتووە و لە کەناڵەکانی تریشەوە لەسەرەوە بابەتە ڕۆشتووە. خۆیان اعترافیان کردو بۆی کە بەڵێ قەرزمان نیاوەتەوە باشە لە چی ئەم پارەیان نیاوەتەوە. ینی وەزیری دارایی ڕایگەیاندووەڵێ من مانگانە 350 میلیۆن دلارم لە فرۆشی نەوت بۆیە لە کاتێکە هەرێمی کوردستان مانگانە 700 میلیۆن دلاری وەرگرتووە لە فرۆشی نەوت کەواتە ڕێک نیوبەنی و پارەکەی لەگەڵ هاوڵاتیە بەش کردووە. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان نیوەی پارەی فرۆشی نەوت ئەیا بە هاوڵاتی نیوەکەی تری چی لێەکە. یعنی ئمە پرسیارەکەی باشە نایاتەوە بە کۆمپانیەکان ئەی چی لێ کردووە. یعنی خۆنکوڵی لەوە ناکرێت کە لە راپۆرتی کۆتایی کۆمپانیای دیلۆیتە ئاڵێ هەموو مانگێک لە 3 مانگی کۆتایی
ساڵی 2010 حکوومەت یاریێمی کوردستان زیاتر لە 700 میلیۆن دلاری وەرگرتووە. ئەمە 600 میلیۆن دلارەکە وازحە بە داتا بە راپۆرتی ڕسمی. لەو لاوە وەزیری دارایی ئەڵێ من تەنها 350 میلیۆن دلار وەرەگرم. 700 میلیۆن دلار 350 میلیۆن دلاری لێ بڕوات 350 میلیۆن دلار ئەمێنێتەوە کەواتە حکوومەتی هەرێم یان با بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیری سامانە سروشتەکان چیان لەم 350 میلیۆن دلارە کردووە کوا ئەو پارەی هاوڵاتیان ئەو نەوتەی خەڵکە کە فرۆشتویانە ئەو نەوت و گازە کە فرۆشتویانە هی خەڵکە پارەی خەڵکە پارە و قوتی ئەو هاوڵاتیانێ بە بۆ چوونی بەڕێز ئێستا داهاتی هەرێن وتت ئێستا دوو ئەوەندەی موچەیە نزیکەی بای دوو ئەوەندەیە کە موچە بە تەواوەتی بدرێ با بەڕوونی بڵێم بۆی وێنەکە بگات حکوومەت ینی پێ دوایە موچەی هەبێ و نەیدا بە خەڵک ڕێگەم بە وێنەکە بەتەواوکەم بە پێی ئەو داتایی کە من عەرزی جەنابتانم کرد ملیارێک و 350 میلیۆن دلار داهاتی هەرێمی کوردستان بە پێی ئەو داتایانەی کە ئێستا لە بەردەستایە و هەموویمان باس کردو هیچی گیرفانی دکتۆر کاظم نییە هەمووی هی ئەو کۆمپانیایانە و ئەو داتایانەیە کە هەیە بۆ منە بەغداد هیچ کەس نکوڵی لەوە ناکات کە 453 میلیارد دینارە نێرێ کۆمپانیای دیلۆی تەڵێ 700 میلیارد دلاری مانگانە وەرگرتووە داهاتی ناوچە خۆشە هەیە نزیکی 200 بۆ 250 میلیارد دلار کۆی کەرەوە ملیارێک و 350 میلیۆن دلار کات باشە لەم پارەیە تۆ 730 میلیۆن دلار پێویستە بۆ موچەی هاوڵاتیان ئەمێنێتەوە چەنی زیاد نزیکی 350 بەس 650 میلیۆن دلار تەمێنێتەوە یعنی هەموو مانگێک بێجگە لە موچەی هاوڵاتیان نزیکی 600 بۆ 650 میلیۆن دلار ئەمێنێتەوە لەو پارەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستێکەوێت بوو بە تاویکەم لەم پارەیە ئەتوانێت چی بکات حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچە پێش بخات یعنی لە باتیەوەی 30 ڕۆژدارێ موچە بە هاوڵاتیان کە هەندێک جارە بێ بەس ئێستا لە 5 مانگ دەست پێ دەکات تا 23 مانگ ئەتوانێت بیکا بە 25 ڕۆژدارێک ئەو کاتە وردە و دەموچەکەی ئەتوانێت بیکا بە 20 ڕۆژدار دابشکردنەکەی 20 تقریبا لە 5 مانگ تا 23 هەم مانگی دەخایەن ئەبڵێ تەوانەوەش خۆی بەمە بەزوای لێکەن یعنی بۆی بە هاوڵاتی بڵێن ئێمە پارەمان نییە بەڵام لە حقیقەتە ئەوە پارەکانە یعنی وازعی پارەیە لای کێیە ینی خۆلای پەرلەمان نییە خۆم پارەیە لای بۆخسە تخواڕەوەستە ببوورە با تاویکەم ئەم پارەیە لای کێیە وەزیری سامانە سروشتیەکان بێنن با لەسەر تەلەڤیزیۆن لە ناو پەرلەمانە پێمان بڵێ ئەو 600 میلیۆن دلارە لەکوێ مانگانە با پێمان بڵێن داهاتی ناوخۆ لەکوێ با وەزیری دارایی وەڵامی ئەو پرسیارە باتەوە داهاتی ناوخۆ خاڵە سنوورەکان و داهاتی باج و ئەو بابەتانە لەکوێ داهاتی شارەوانی لەکوێ با پێمان بڵێن ئەو 453 میلیارد دیناری کە لە بەغاوێت لەکوێ ئەگەر ئەزانن لەکوێ بۆ نایەن بە هاوڵاتی ئەگەر نازانن لەکوێ کەواتە ئەو دزە گەورەیە بگرن کە ئەم داهاتا نابات یعنی ئەم گەندەڵە گەورەی ئەم گەندەڵەیە گەورەی چی کات دوجارە بێ بەرپرسیەکە بێ کە ئەم هەموو پارەیە یان دیار نامێنێ بۆ دیار نامێنێت ناوبڕێکمان هەیە دەگەڕێن بۆ لای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر. ئاگادار بن ئەو 20,000 دینارەتان نافەوتێت چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەک جار سەردانکردنی چاڤیلان.
یەکجار سەردانی چاوی لاند کە و کارتێک کرا ئەوە ناوت دەچێتە تیر و پشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیر و پشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کاتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاوی لاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاوی لاند کە لە شاری سلێمانی هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیر و پشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاوی لاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر گەرەمەولای بەڕێز پێش ناوبڕەکەش باسیەوەم کرد پێ دوایە حکوومەت پارەی هەبێت و نەیدات بە خەڵک. بەڵێ جا وەڵاممان بەو شێوازەدایەوە کە بەپی ئەم داتانەی کە لە بەردەستە بەڵێ حکوومەت زۆر زیاتر لەو بڕپارەی هەیە یان دەستێکەوێت داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لەو زیاترە کە بتوانێت پارەی موچی هاوڵاتیانیش بە و فەرمانبەران و پێشمەرگە و خانەنشینانش بە و لە هەمان کاتا پارێکی زۆر زیاتری خەڵک لە خۆ نیگەران دەکات مەسەڵەن ئەگەر پارەی هەبێنەیدا بە خەڵک یعنی خۆ لە بەرژەوەندی حکوومەتیش خۆی ئەوە لە دوو شتەوە سەرچاواگرێ. یەکەمیان ئەو عەقڵەتی کە 28 ساڵ ئەم هەرێمی کوردستانی بەڕێوە بردووە هەمان ئەو عەقڵەتەیە کە تا ئێستا بەردەوامە و لە کابینەی داهاتووشە هەمان ئەو جۆرە بیرکردنەوە و ستراتیژی و بەرنامەیە لە پشتی کابینەی داهاتووشەوەیە کە ئێمە ئومێدێکی ئۆتۆمان نییە کە فەرقێکی ئۆتۆی هەبێ. ئەوە یەک. ملاحظەی دووەمەوەیە کە لە کاتی لاوازبوونی ئەو جیهەتانەی کە مراقبەی حکوومەتەکەن لە ناویانە پەرلەمانی کوردستان و داواکاری گشتی و مەحکەمەکان و دەستەی دەستپاکی لە کاتێکە ئەم چەند لایەنە خۆیان بە کەمتر یان بە لاوااستر یان بە بچووکترە بینەوە لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کاتە حکوومەت خۆی بە گەورەتر سیرەکات کۆمەڵی گەندەڵیە کات کە تەنانەت حساب بۆ ئەوانش ڕۆڵیان چێ بۆ منە ڕۆڵی داواکاری گشتی چییە ڕۆڵی دەسەی سپاکی چیان لە مەسەلەی موچە بۆ نەکە ئێستا دڵی داهاتی نەوت نادیارە دەبێ ئەوان چ ڕۆڵێک ببینن. ئێستا بۆ منە داواکاری گشتی لەسەر ئەم بابەتە زۆر گرنگە لە مێژە بەهاتایەتە سەرخەتە بۆ دەمێک بۆ بەهاتایەتە سەرخەتووە ئێستاش درەنگ نییە ئەتوانێت ئێستاش بێتە دادوەرێکی شەبوو لە هەولێر لەسەر مەسەل ناتە دەنگ بەڵێ بەداخەوە کە ڕێکاریان لە بەرامبەر گرتنە بەر جازایی ئەوە خۆی لە خۆیان ئەرکی دادگا و دادوەرە بەڕێزەکان و داواکاری گشتی و محکەمەیە کە قبول نەکەن سوکایەتی بۆ دەستگای بکرێ یان بەو شێوازە لاواز بکرێ یان ئەگەر لە کاتی دەستبردن بۆ دادوەرێکی بەڕێزە لەبەرەوەی کە دیفاعی کردووە لە مافی خەڵکراوەوە دکتۆریانی دادوەرێک لەسەرەوەی کە شکایەت و ناسەم دەستی بە موچەی فەرمانبەران بردووی سپیتی لەسەر وەزیری دارایی نەقڵ کراوە پشت ڕاست کراوەتەوە جا با ئەوەت بۆ تەواوکەم لە کاتێکا کە هەر کەسێک دادوەر بێت لە ئاستی بەرپرسیارەتیا بێت لە ئاستێکی ئاساییە بێ لەسەر داواکردن و دیفاعکردن لە مافی هاوڵاتی و خەڵک سزا بدرێت حەقوا دەوروبەرەکەی قبولی نەکەن یعنیەوە شتێکی زۆر ڕوون و ئاشکرا لەوەی کە ئەگەر دادگاکان بەگشتی و دادوەرە بەڕێزەکان بەگشتی قبولی نەکەن لەوەی کە لە بەرامبەر وتنی حەقا و لە بەرامبەر ڕفتاری ینی بڕیاری حەقا سزا بدرێن ئەو کاتە
حکوومەتیش ئەوە نەجورئەت ناکە کە دەست بەرێ بۆ ئەو دادان ینی تۆ ملاحەزە بکە سەرباری ئەو هەموو تێبینیە کە لەسەر حکومڕانی ناوەڕاست و باشووری عێراق هەیە بەڵام هێشتا دادگاکان لەوێ ڕۆڵی خۆیان دەبینن و بڕیاری جەریئانەشێن و بڕیارەکانیشیان جێبەجێکرێ بڕۆ ملاحەزە بکە چەندین بڕیار لەلایەن محکەمەکانەوە دراوە لە بەغداد لە ناوەڕاست و باشووری عێراق و جێبەجێش کراوە پەرلەمانیش ڕاستە و بەرپرسی گەورەش لە عینەن کاتا پەرلەمان خۆی بێ ئەو هەیبەتەی کە هەیەی ماوەسم پەرلەمانی عێراق لە وەکو بەراوردێک لەگەڵ کوردستان پەرلەمانی عێراق تا ئەم دقەیە زۆر چالاکتر کاری کردو وەک لە پەرلەمانی کوردستان چونکە ئەوە 7 مانگە یعنی تقریبا پەرلەمانی عێراق و کوردستان تقریبا پێکەوە دەستیان کرد بەکار 2 مانگێکیان فەرق بوو بڕۆ بزانە چەند چالاکی و پرۆژە و بابەت و ئیشی گرنگ لەناو پەرلەمانی عێراق کراوە وەرە سەیری بەرهەمەکانی پەرلەمانی کوردستانیش بکە تەنها پرۆژه یاسای سەرۆکاتی هەرێم بۆ کە بۆ حەلکردنی کێشەی نێوان حیزبەکان بۆ بەتابەت دوو حیزبی دەسەڵات کەواتە پەرلەمان خۆیە بێت ئەو ینی کاکە تۆ ملاحەزە بکە فەرموو کاکە حەکیم ئەگەرەتەوەی یاسای سەرۆکاتی هەرێمیش خوێندنەوەی بۆ بکەی ئێبی کە قەیچێکە بەڵام بۆرە لەم لاوە 2 یاساش 2 پرۆژە بۆ خزمەتی خەڵک خوێندنەوەی بۆ بکە ئەگەر تۆ زۆرت حەز لە یاسای سەرۆکایەتی هەرێمە کاکە بڕۆ بیکەن بۆ شێوازەی کە خۆتانەتانەوێ بیکەن و ئێمە حەقمان نییە بەسەر ئەوەی کە ئێوە بە زۆرینەی یاسایەک تێپەڕێنن دوجار ئێمە هەرەوەنەمان لەسەر هەڵەسی نەسەر پێ و معارزە و تێبینەکانی خۆمانەڵێن و ئەوەندەی پێمان ڕێگریشتان لە پرۆتۆکۆل دەسترنەوە بەڵێ قسەکانیشمان بە ناوی هەر جاری بە ناوی شتێک لە پرۆتۆکۆل دەستنەوە بابی سەرنەوە ئێمە قسە بۆ پرۆتۆکۆل ناکەین ئێمە قسە بۆ تاریخەکەین ئێمە قسە بۆ میدیاکەین ئێمە قسە بۆ خەڵکەکەین ئێمە خەڵک بەلامانەوە گرنگە ئەو پرۆتۆکۆڵە تەشریفاتی و خۆ بە گەورە زانین و کۆشک و تەلار و مەراسیمە هەر بۆ ئەوان ئەسڵەن من لە ڕۆژی مەراسیمەکەیە بەداخەوە پێم سیر بوو ئەو هەموو بەرپرسە چوون لە ناو شوێنێکا خۆیان بە فەخامەت و بە گەورەوە مەراسیمە گێڕن بۆیە بەهات نایەتە دەرەوە سەیری وەزعی خەڵکن بڕۆنە ناو بازار بزان خەڵک وەزعی چەند خراپە جا ئەمە باسی ئەومان گشتی و دەستەی سپاکی بڵ پەرلەمان خۆی ئەبێ ئەمە قبول نەکا یعنی شان بەشانی ئەو پرۆژانەی کە لە خزمەتی حیزبایە چەند پرۆژەیەکیش هاوتەریب کە لە خزمەتی هاوڵاتیە ئەبوایە جێبەجێ بکەن یعنی بۆ نمونە با پرۆژەی دەرماڵی خوێندکارانی زانکۆ پەیمانکەکان بخوێنەوەی بۆ بکرایە یەکەیچێکە و کڕۆکچارە کە لە زانکۆکانی خوێنن خۆ کڕۆکشی خۆمانن یا برا خوشکی خۆمانن یعنی چیتیا ئەگەر مانگانە لەو هەموو داهاتە زۆر و زەوەندەی نەوت و ناوخۆ چیتیا ئەگەر خوێندکارێکی زانکۆ 100,000 دیناری پێ ببڕێ بۆ هاتوچۆ و بۆ قەڵەم و بۆ محازەرات یعنی بۆ نمونە لە بەرامبەر ئەو هەموو داهاتی کە هەیە چیتایە کە خانەنشینێک موچەکەی لە 200,000 دینارەوە کە 40 ساڵ خزمەتی کردو بکرێ بە 400,000 یعنی یەکێ لە پرۆژەکانی ئێمە کە پێشکەشمان کرد لە 26 سێ یاسای خانەنشینی بوو چاکسازی بوو لە خانەنشینیە کە هەندێک بابەتی گرنگی تیا بوو ئەوەی کە خانەنشینی لە 500,000 دینار کەمتر نەبێ و تەمەنی ئەو کەسێک کە خانەنشینە بێت لە 50 ساڵ کەمتر نەبێ بۆی هەر کەسێک بە لیوا و بە ئامر فەوج و بە ڕائید و بە نازانچی بەبێ پێشینەی خزمەت کرد زۆر باشە کاری چییە بچین وسە داواکاریشی دەستەی سپاکی ئەوانە هیچ ڕۆڵێکیان نیە ئەوانش لە مەسەلەی وەدەنگەوە هاتن لەسەر مەسەلەی موچە وەکو باسم کرد داواکاری گشتی ئەبوای لە مێژە بهاتایەتە سەرخەت لەسەرم بابەتە ئێستاش ئەبێ بێتە سەرخەت چونکەوە داتاکان هەمووی لەبەردەستە یعنی ئێستا بێت داواکاری گشتی پرسیار ئاراستەی حکوومەت بکە حکوومەتی کاربڕێکرد وەلەی بپرسێت تۆ هەموو مانگێک 600 میلیۆن دلاری نەوت و 250 ناوخۆ و 453 میلیارد دیناری بەغدا و بۆیە بۆ موچەی هاوڵاتیان هی مانگی سێ و دابش نەکردووە لە کاتێکاوا مانگی 6 لە نیوە زیاتری تێپەڕیوە بۆ پرۆژەکان بەگەڕ ناخرێ بۆ پێشینەی هاوسەرگیری و پێشینەی خانوبەرە دەست پێ ناکاتەوە بۆچی مەسەلەن ڕێگاوبانەکان بڕۆ باوەڕ بکە من هەفتەی پێشوو لە کەلار بوو یعنی ئەو ڕێگایی کەلار بەڕاستی مەئساتە هەڕیانی ڕێگەی مەرگە لە خۆ ڕێگەی نێوان دووکان و ڕانیە ئەوەی دووکان و هەیبە سوڵتان هەر بەڕاستی بە تەواوەتی وێرانە یعنی حکوومەت بەم هەموو پارەیەوە لە حەزە بکە کاک حەکیم حکوومەت بەم هەموو پارەیەوە خەریکی پینۆپەڕۆیە بڕۆ سێر کە بزانە خەریکی پینۆپەڕۆی ڕێگاوبانەکانن یعنی لە دوای 28 ساڵ حکومڕانی حکوومەتی ئێمە خەریکی پینۆپەڕۆکردنی ڕێگایەکی یەکساییدا تا ئێستا پێی نەکراوە بە دوو ساعت یەک نمونە تێمە تخوا ببوورە لە ساڵی 2012 یا من پزیشک بووم لە دەربەنی خان لە ساڵی 2012ەوە مەشروعی دووسایتکردنی ڕێگای نێوان دەربەنی خان و کەلار دەستی پێ کردووە
وەکو باسم کرد هەفتەی پێشوو لە کلار بووم ئێستاش ئەو ڕێگایت دووسایدەکەی یەک لەسەر سێشی تاوانە کاتش قەیرێن دارایی نێبووە نەک هەر قەیرانی ئەی تۆ 2012 بۆ 2019 حەوت ساڵەکە ینی حکوومەتێک بە حەوت ساڵ نەتوانێت نزیکی 100 کیلومتر نابێ 80 کیلومتر 80 کیلومتر جادە قیرتا بکە ئیتر چ حکوومەتێکە لەبەرەوە ئەگەڕێمەوە سەر و قسەی کە باسم کرد ئەو عەقڵەی تا ئێستا حکومڕانی هەرێمی کوردستانی کردووە ئەگەر لە بنەوە هەڵ نەتەکێت و دووبارە حکومڕانیەکی جیاواز بنیاد نەنرێتەوە بەڕاستی خۆ هەڵخەڵەتاندنە مەسائلی ئەوەی کە تۆ بێ بڵێ پینۆپەڕۆ و چاکسازی ئەم حکوومەتەکەمەوە جۆرێکە لە بەزێ واستان لەوهینەوە کە پێش دەتان و نازان فلان کەس لەوێ لە سێدارە بدرێت لە قەڵا و دانەیەکیان لەسەرا و لەسەرەمان شت ماوەنێەوە نازانی ئەو بابەتەوەکو خۆی نەگەشتووە بەعلومی جەنابتانە بڕۆ بزانە دیکتاتۆرەکانی دنیا یەک لە دوای یەک چۆن ڕۆشتو خۆ هیچ کەسێک خوازیار نییە بەوەی کە هاوڵاتیەکی تر بۆ نمونە ئازار بدرێ یا عەزێت بدێ من خۆم شخصی خۆم ئێمە کارمان ڕزگارکردنی مرۆڤایەتی ینی ئیشی تۆ ئەوەیە کە کاتان لە سێدارەدان نییە کاری ئێمە ئەوە نییە ئەو بابەتە بەو شێوازە بە هەڵە ڕۆشتووە ینی قسەکە لەسەرەوە ئێستا بۆ منە جەنابەت ئەگەر مامۆستا بیت یان مامۆستایەکی بەڕێز لە مەکتەب بە خوێندکارەکانی بڵێ بەیەکێ لە خوێندکارەکانی بڵێ کوڕم ئەگەر تۆ بەم شێوازە بەردەوام بی سەری ساڵ تۆ دەرناچیت ئێخۆ مامۆستاکە ستەم ناکە لەو خوێندکارە بەڵام ئەزانێ مەسیری ئەو خوێندکارە ئەگەر بەم شێوازە بەردەوام بی ئەوەیە یعنی ئەم قسەی بەو شێوازە کراوە ببوورە ئەگەر ئەم حکوومەتە بەم شێوازە ستەم لە هاوڵاتیەکانی بکات ئیهانەی هاوڵاتیەکانی بکات ئیهانی تاکەکان بکە مەسیرەکەی خۆ ئێمە وای لێ ناکەین مەسیرەکەی ڕەنگە بەو شێوازە بێ کە لە پێشوا دیکتاتۆرەکانمان بینیوە یعنی خۆی ئمە خوازیار نین هیچ هاوڵاتیەک هیچ کەسێک بەبێ دادگایی ڕۆژگاری بەرپرسی هەرێم لە سێدارە بدرێت کەس نازانێت ڕۆژگار چی بۆ هەڵگرتوین بەڵام هەمومان ئەوازانین کە بە پێی یاساکانی ئەرز و ئاسمانیش هیچ ستەمێ ون نابێت یعنی ئەوە گومانی تیانە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان هەر بەرپرسێک هەر کەسێک لە ئاستێکی بەرزیان نزم ستەم لە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە بکە لە دنیاش و لە قیامەتی جەزای خۆی وەرەگرێتەوە خۆ وازحە یعنی ئەگەر باوەڕمان هەبێ بە ویژدانی ئینسان باوەڕمان هێبێ بەخوا بە قورئان بۆ شتەکەی خۆتان نەوت ئێوە لە سێدارە خێمە نەمان تو ئەو شتاکەین نە بە هیچیەوە ئەسڵن ئێمە زانین لەگەڵ چیان لەگەڵ دادگایی کردنای چێ ستەمی کردو با دادگای بکرێت چێ زوڵمی کردووە چێ ببوورە توخوا باتاویکەم چێ پارەی هاوڵاتیانی خواردووە چێ گەندەڵی کردووە کێ دزی لە داهاتی هاوڵاتیان کردووە چێ ستەمی کردووە 28 ساڵە لەم هەرێمی کوردستانە با دادگایی بکرێت دوجار دادگا و دادوەرە بەڕێزەکان بە پێی شەرع و بە پێی قانون و بە پێی یاسا بڕیار لەسەر داهاتی ئەوانە بکە بەڵام هەندێک جار ئیهانەکردنی تاک ئیهانەکردنی هاوڵاتیان ئەگاتە ترۆپکێک کە لە دەستی هیچ کەسێکان نامێنێ ینی خۆ هەمومان ئەومان بینیوە کە لە کۆنەوە لە پێش داینیشەوە مەسیری دیکتاتۆرەکان چۆن بووە باشە کاتم زۆر کەماوە دەمەوێت لەسەر مەسەلەی نەوتیش ڕای بەڕێستان بزانم سەبارەتەوەی کە تا ئێستا هەرێم نەوتی تەسلیم نەکردووە هەندێکیان پێیان وایە نەوت تەسلیمی بەغداد بکرێت باشترە ڕای جەنابەت چییە لەسەر مەسەلەی نەوت ئێمە پێمان وایە مەسەلەی ئابووری سەربەخۆ مەسەلەی فرۆشتنی نەوت مەسەلەی بەسەربەخۆ مەسەلەی یاریکردن بە قوتی هاوڵاتیانەوە کۆمەڵێک گەمەی ناشرین بوو کە حکوومەتەکانی یەک دوو کابینەی پێشوو بە تایبەت سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتەکان بە هاوڵاتیانیانە کرد ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە فرۆشی نەوت چ لە هەرێمی کوردستان چ لە بەغداد بە شەفافی بێت یعنی ئەو داهاتە لەرەکەی بەغداوە شەفافتر دەبێت چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا بێت ئەبێ شەفاف بێت یعنی خۆ من ئێستا لە بەغدانیم تا پێت بڵێم مەسەلەن کۆمپانیای سۆمۆ بە شەفافی نەوتەفرۆشی کە پێشتر بەزەوەی کە بینومە ڕێگەی بەغداوە بفرۆشرێت باشترە نەک هەرێم خۆی بفرۆشێت ئەزانی کاتی خۆی نوری مالکی بەم بەرپرسانی خۆمانی وتبووی ئێمە موچەتان بۆ نێرین بودجەشتان بۆ نێرین داهاتیشتان بۆ نێرین تی بۆ نەوتە کافرۆشن یعنی چیتان داولەوەی ئەو نەوتە بیاڵنەوە بۆ بنەوەکانتان یعنی پێم سەیرە کاک حەکیم موچە و بودجە لە بەغداوە ئەهات ئەمان لەبەرەوەی نیانەتوانین دزیەکی زەبەلح بکەن لەو موچەیە چونکە پارێکی پارێنەوت باو پرسیارە هاتبوون چیانە کرد هاتبوون نەوتیانە فرۆشت موچەی هاوڵاتیانیان پێبڕی بەس لەبەرەوەی داهاتەکەی خۆیان زیادی ئەنی چی پێ دەکەن ئێستا بۆ نمونە لە کوردستانە بەداهاتینەوە بۆ بەرژەوەندی خۆیان چی پێ دەکەن
ئەو ینی بەمەستە بەرپرسەکانە. ئێستا حالیان بەدەل لەو 350 ملیۆن دۆلاری کە وەزیری دارایی ئەڵێت مانگانە وەزارەتی سامانە سروشتەکانەمان ناتێ، ئەو 350 ملیۆن دۆلاری تر دیار نییە. جا یان ئەوە تا دراوەتەوە بە قەرزی کۆمپانیەکان کە خۆیان هەر بەشێکیان اعترافیان کردووە، یان گەندەڵیەک و دزیەکی گەورەی تیاکرێ و ئەدرێ بە کەسەکان و بە حیزبەکان و بە خێوکردنی بنەماڵەکان و بە خێوکردنی کوڕی بەرپرسەکان و کڕینی ڤێلا و کڕینی سیارەی فەخامەت و کڕینی سەعاتی گرانبەها و کڕینی ڤێلای گەورە لە جەزیرە ڕاقیەکانی دنیا و کوڕکچی بەرپرسەکان لە زانکۆکان ڕۆژنامەنووس و بەرپرس و حیزبوانە شەبەوە پارەینەوە دامەزرانی بۆ نمونە میدیا لەسەر پارەینەوەدەوە هەبوو. ئەزانی کاک حەکیم هەر ئەو ئەرکی دەستەی دەستپاکیە. ئێستا بێت بپرسێ بۆن منە لەم کەناڵە بە ڕێزەی جەنابتان مانگانە چەندی پێویستە و لە کێوە تەمویلەکەیەت. ئەبێ بڕوا لە یەک لە کەناڵەکان بپرسێ، لە یەک لە ڕێکخراوەکان بپرسێ مانگانە ئێوە چەندتان پێویستە و داهاتەکەتان لە کێوێت. ئەو کاتە دەرەکەوێت چ کەناڵێ بە پارەی نەوتە تەمویلەکەی چ کەناڵێ بە پارەی دکتۆر ئەزانی چ کەناڵێ بە پارەی غاز بە پانەی نەوت بە پارەی ئێستا داهاتی وڵاجا ئەوە بێ دەستەی دەستپاکی وەڵامی ئەو کەسیانیش و جەنابیشت کردوی پەرلەمانتاری ئەوە بەشێکە لە ئەرکی لیژنەی ڕۆشنبیری کە بە دوواداچوون کا بۆ بابەتی میدیا ئەوانە و تەمویلی میدیاکان و بزانێ ئەم پارەی ئەم میدیارانە لە چۆیە چونکەوانەی کەرەخن لە سیاسەتینەوە دەگرن دەڵێن دوو جار مەترسیە مەسەلەن جارێکەوەی کە نادرێ بە خەڵک جارێک بۆ نمونە لە دژی هاوڵاتی بۆکڕینی حیزب و مەسەلەن بەرپرس و میدیای چاوەشەکاری پێدا دەمەزێت لەو ڕوانگەیەوە قسە دەکەن. خۆ بە ئەو مەسلەی کڕینی بەرپرس ئەو شتانت پێ بڵێم هەر کەسێک خۆی قیمەتی خۆی نەزانێ خۆی فرۆشێت. ینی هەر کەسێک لە هاوڵاتێکی ئاساییەوە هەتاوکو بەرپرسێکی گەورە کە خۆی فرۆش معنای وایە قیمەتەکەی ئەو بەرامبەر بپارەیە هەر کەسێک خۆی نەفرۆش ینی قیمەتی ئەو زۆر لە پارە یعنی هێشتا ستیولەی ئەو کەسە دەست نەکەوتووە. یعنی ئەمە بۆی ڕوون و ئاشکرابێ هەر کەسێک خۆی فرۆشت هەر هاوڵاتێک هەر بەرپرسێک هەر پەرلەمانتارێک هەر کەسێکی بەرپرس خۆی فرۆشت معنای وایە خۆی لە بەرامبەر کۆمەڵێک کاغەزی دراوە ئەگۆڕێتەوە و تەنازولەکە لە مەبدەئەکانی ئەمە یەک. دووەم ئەو قسەیە زۆر ڕاستە بەڵێ ئەو پارەیە جگە لەوەی کە بەشێکی بە گەندەڵی و ئەو پارەی نەوتە داهاتی نەوتە بە گەندەڵی و بە سپیکردنەوەی پارە ئەچێتە گیرفانی بەرپرس و کوڕە بەرپرسەکانەوە بەشێکیشی بەکارێنرێتەوە بۆ دژایەتیکردنی هاوڵاتیان ینی هەندێک ڕێکار و ئیشی پێکرێ ینی تۆم لا حەزە بکە موچەی هاوڵاتیانە بڕی بەڵام لە ڕێگەی بارەگا حیزبەکانی خۆیانەوە بە ناوی کەسی حیزبیەوە ئەو پاشەکەوتی موچیانەیە بە هاوڵاتەکان ینی تۆ فەرمانبەر بوویت بە ئەم شتچکەمە ئەمە نمونەیەکی زیندووە ینی حەقیقیە فەرمانبەرێک لە دایرەیەکە ئیشیە کرد موچەکەی بۆن منە ملیۆنە دینار بوو 500,000 نەدایە 500یان بۆ پاشەکەوتە کرد دوایی هەر بۆ هاوڵاتیانەوت ئەگەر بۆن منە تۆ ئینتیمات هەبێ بۆ حیزبێکی دیاریکراو مانگانە 300,000 دینار لەو حیزبەوە وەرەگری هەر ئەو پارەی هاوڵاتیە کە لە موچەکەیانە بڕی لەو لاوە لە ڕێگەی حیزبە بۆی حیزبەکەی خوانی پێ دەوڵەمەندکەن بەڵام خۆشبەختانە هەڵبژاردنەکان دەرێخا کە ئەوان چەندیان خەڵک بەداوایە دو پرسیارم زۆر بە کورتێنی چارەسەر چییە بۆ چارەسەری کێشەی موچە هەندێکیان بۆ نمونە لە پەرلەمانتارانی بەغدا دەڵێن بە مەسەلەن عێراق خۆی دابەشی بکات ڕاستەوخۆ بەڵێ چوار دەستە هەن کە زۆر گرنگە ئیشی خوان ببینن لەم بابەتەیە یەکەم هاوڵاتی چاوی کراوە بێت قبول نەکا پارەکەی بخورێت داهاتەکەی بخورێت دومیان پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی چین و توێژەکانی هاوڵاتیانەکە نابێ قبول بکە کە پارەی هاوڵاتیان و داهاتی نەوتوانە بخورێ موچەی هاوڵاتیان یاری پێوە بکرێت و یاری لە نێوان بەغا و هەولێرا بکرێت و بە موچەی هاوڵاتیان سێمیان محکەمە و داواکاری گشتیە بێ قبولی نەکات کە داهات ناشەفا بێ چوارەمیان دەستەی دەستپاکیە بێ قبولی نەکا بۆ نمونە خەڵکێک بە پارەی نەوت بە پارەی داهاتی نەوت دەوڵەمەند ببێت خەڵکێک بە پارەی داهاتی بە کورتی لەگەڵەوە دای بەغدا ڕاستەوخۆ موچە دابەشکرا باشتر بێ ئەگەر هەرێمی کوردستان بەم شێوازە
هاوڵاتیانی خۆی بشەوسێنێتەوە بە موچەکەیان بۆ شتی تر بەکاربێنرێ ئەو کاتا بێ میکانیزمێکی تر بدۆزێتەوە بۆی موچە ڕاستەوخۆ بگاتە دەستی هاوڵاتیان و کەسی ناوەند نەبێ لەو بینەیە بەشێک لە موچەکە بخوات و موچە تاقی. سپاس بۆ بەڕێز دکتۆر کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەینی لە پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.